بازرگان ئەوانەی کە بازرگانن قۆرخ نەکەن ئەوانەی دوکاندارن ئەوانەی شتی کەلوپەری قوتابی لەگەڵ کەرەستەی قوتابی دەفرۆشن نەیکەنە فرسەتێ بۆی گرفانی خۆیان بێرن. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصەلاة وەسەلام إن التاجر يبعث يوم القيامة قيامة فاجرة. تاجرەکان ڕوو دەبێن هەموویان لە ڕیزی فاجران ڕاوەستاون. ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یعنی لە ڕیزی خلافەکاران. ئەفەرمێ پێغەمبەری خوا إلا من اتقى الله وبره وصدقه. إلا ئەوەی کەچی إلا ئەوەی لە خوا بترسێ ئەوەی چاکەی کردبێ و ئەوەی ڕاستگۆ بێ لە تیجارەتەکەی. هر کسی ڕاستگۆ بێ التاجر الصدوق الأمين مع النبيين والصديقين والشهداء. ئەوەی ڕاستگۆ بێ و تاجر بێ لەگەڵ پێغەمبەران ڕاستگۆیان و لەگەڵ شەهیدان لەگەڵ ئەمانە حەشر دەکرێت. ئەی ئەوەی ڕاستگۆ نەبێ چاکەکار نەبێ لەخوا ترس نەبێ لەگەڵ فوجارە حەشر. كلا إن كتاب الفجار لفي سجين تعبيد وزخرف ربنا مقدم. كواتا أبي أواني بازرگان هشت سودی بخوێن دەواری بێنن ئەوەی سودی نییە نێن و شتێک نەبێتە زەرمەند بۆ هەموو لایەک. خاڵێکی ترەوەی چوارەمیان